بەناوی خوای بەخشندە و میهرەبان. سپاس بۆ خوا گەشتینە خزمەت یەکەمین دانە لە زنجیرەی فەرموودە قودسیەکانی ناو 40 فەرموودەی خۆشەویست لە پڕۆژەی نووری جیهان. بەڕێزان، ئەم فەرموودەیە پێویستی بە خەیاڵکردن هەیە بۆی لێی تێبگەین. جارێ پێش ئەوەی وشەکان بڵین بە زمانمان لەگەڵمان خەیاڵ بکەن گەورەترین ئاواتەکانی ژیانت چییە؟ جوانترین ئەو دیمەنانە چین کە لە ژیان تا حەز ئەەکەی بە چاوی خۆت بیان بینی؟ خۆشترین ئەو شوێنانە چین لە دنیادا کە حەزەکەی بچی بۆیان؟ هەر وڵاتێک، هەر کیشوەرێک، هەر چیایەک، هەر سەیرانگایەک، شوێنێکی سروشتی یان شارێکی نیشتە جێبوون، حەزت لەکوێیە؟ حەزت لێ گوێ لە چ دەنگێک بێ، چ ئاوازێک؟ حەزت لێ چ هەستێکت هەبێ؟ هەمووی بێنە خەیاڵتەوە، هەمویان بەیەکەوە. ئایا گەر ئێستا کەسێک پێت بڵێ بۆ دروست بکەم، ڕازیە بیت؟ بێگومان بڵێ منیش ڕازیە بم. ئەوەی کە خوا بۆ ئێمەی داناوە ئەگەر ئێمە عیبادی ساڵحی خوا بین، ئەگەر ئێمە بەندەی چاکی خوا بین، ئەوەش نییە کە ئێستا بیری لێکەیتەوە، ئەوەش نییە کە ئاواتە پێخواستەوە ڕۆژێ لە ڕۆژان هەت بێ، ئەوەش نییە کە لە کەسێکت بینیە و حەز کردووە ئای خۆزگە منیش شوێنی ئەو بوومە. نا، ئەوە نییە. خوای گەورە فەرمێ ئەعدەدت لعیبادی الصالحین، ئامادەم کردووە بۆ بەندە ساڵحەکانم ما لا عین ڕەئەت، ئەو شتەی کە هیچ چاوێک نەیبینیوە، هیچ چاوێک. ئاگاو لێ بێ ئەوەی کە تۆ خەیاڵیەکەیت چاوت بینیوێتی و ئێستا زاکیرەت ئەیهێنێتەوە، دەنا هەرگیز مێشک ناتوانێت خەیاڵی شتێ بکە کە قەت نەتبینی بێ، ناتوانیت. خوای گەورە فەرمێ ما لا عین ڕەئەت، شتێک کە هیچ چاوێک نەیبینیوە، ولا ئوذن سەمیعەت، هیچ گوێیەک نەیبیستووە، ولا خەطەر على قەلبی بەشەر، بەسەر دڵی هیچ کەسێکیشان نەهاتووە، هیچ کەسێ نەیتوانی و بیر لەوە بکاتەوە کە ئەوە چییە لە بەهەشتا ئامادەکراوە بۆ مرۆڤە ساڵحەکان. ئای ئەبێ ئەم بەهەشتە چەند پیرۆز بێ، بیرمان نەچێ ئەمە دڵخۆشەکە، بەڵام پێویستە هیممەت بەرز کاتەوە لەبەرەوەی بزانین ئەم بەهەشتە گەورەیە، ئەم هەموو پاداشتە نەبراوەیە بە ئاسانی بەدەست نایەت. قوربانی ئەوێ، ماندووبوونی ئەوێ. ڕاستیە پێویستە بە ئیرادێکی بەهێزەوە چێژەکانی ئەمڕۆمان، ئەو ئارەزوانی کە ئێستا زۆرمان لێ ئەەکەن تووشی گوناح بین یان تەمەنمان بەفیڕۆ بین، کۆیان بکەینەوە هەڵی گرین بۆ قیامەت. لەوێ کات زۆرە، لەوێ کات زۆر و خۆشتریشە، ئەتوانی لەوێ سەرفی بکەی، لەوێ ئارەزوەکانە جێبەجێ بکەی، نەک لێرە. بەڵێ ئەو بەهەشتە خۆش و ڕازاوەی خوا، ئەو پاداشتە گەورەی ساڵحەکان بە ئاسانی هەرگیز بەدەست نایەت. وێ پێویستە چاک خۆمانی بۆ ماندوو بکەین تاوەکو شایستەی بین. خوا هەمومان شایستەی ئەو بەهەشتە نەبراوەیە بکە کە هیچ کەسێک نەیتوانی و بیری لێ بکاتەوە. ئامین، ئامین.